خوێندکارانی ئەم قوتابخانە سەرەتاییە لە خوێندن و بیرکاری زیاتر فێر دەبن، ئەوان فێری بەردەوامی ژیان دەکرێن. ئەو 43 خوێندکاری ئەم قوتابخانەیە تەماتە ڕێحانە و چیلیکیان چاندووە کە پاشان خۆیان دەیخۆن. سێ مامۆستاکەیان بەرنامەی خوێندنی ئاسایی ئۆرۆگوایان لەگەڵ کشتتوکاڵدا تێکەڵ کردووە و وانەی گرنگی دووبارە بەکارهێنانەوە و دەستگرتن بە ئاوەوە دەڵێنەوە. خوێندکارەکانیش حەزیان بەم شتانەیە. لە خوێندنگاکەی ترم هیچمان نەدەچاند و خۆشیش نەبوو. من بێزار دەبووم و هاوڕێکانم لێم تێ نەدەگەشتن و باشیش نەبوون لەگەڵمدا. لەم قوتابخانەیە هاوڕێکانم خۆشیان دەوێم و ئێمە دەتوانین شت بچێنین و زۆر شت بکەین. باوکی فلیپێ دەیەوێت ببینێت ئەم هەنگاوە بەرەو پێش بڕوات. ئەم خوێندنگایە شێوەیەکی تایبەتی پەروەردەی هەیە و ئەم بیرۆکەیە پێویستە لە هەموو بەشەکانی ئۆرۆگوای پەیرەو بکرێت، چونکە ئەمە ئەو جۆرە پەروەردەیە کە هەمومان دەمانەوێت. جگە لە باخچەی سروشتی قوتابخانەکە خۆی سەوزە و تیایدا وزەی سۆلار بۆ کارەبا بەکاردێت و سیستەمێکیش بۆ پاکردنەوەی ئاوی باران بەکاردێت. نزیکەی لە 60 باڵەخانەکە بەشتی دووبارە بەکارهاتەوە دروستکراوە کە لەلایەن ئەو کۆمەلگایەوە کۆکراوەتەوە و پۆلەکە شێوازێکی کۆمەلگایی پێوە دیارە کە خوێندکارانی پۆلە جیاوازەکان پێکەوە فێر دەبن و یارمەتی یەکتر دەدەن. کڕۆکی فێرکردنەکەمان لەسەر بنچینەی بەردەوام بوون، پاراستنی ژینگە و پێکەوە ژیانە. ژینگەیەک کە پەیوەندیکردن تیادا ئاسان بێت، سیستەمێکی فرائاست کە تیادا منداڵێکی پۆلی 4 بتوانێت لەگە پۆلیسەیەکدا بخوێنێت و چاودێری بکات. بەڕێوەبەری خوێندنگاکە کە خۆشی یەکێکە لە مامۆستاکان دەڵێت ئەم وانانە دەبێت بۆ هەموو ژیان بمێننەوە. هیوادارم کاتێک ئەم منداڵانە لێرە دەڕۆن ئەو تۆیە لەگەڵ خۆیان ببن کە چاندومانە هەروەکو چۆن نەمامان دەچاند لە قۆناغی سەرەتایی. بیرۆکەی پاراستنی ژینگە و پێکەوە گونجان لەگەڵ ژینگەدا بە گرنگ لەلایەن بمینێتەوە. ئەم بیرۆکانە ڕەنگە هاوکاری خوێندکارەکان بکات بۆ ئەوەی کاریگەری پۆزیتیڤیان هەبێت لەسەر زەوی.